ئیماندارانی عەزیز، مسلمانانی بەڕێز، میوانانی ماڵی خوا، یەکێ لە هەرە گەورە موعجزەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە دنیادا زۆر جارێ ئێمە فەخری پێ دەکەین وەک ئوممەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو ئیسرا و میعراجە. ئیسرا و میعراج یەکێکە لە موعجزەکانی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام، بەڵام دەرسی زۆری تایە. ئیماندارانی بەڕێز، مسلمانانی خۆشەویست، خوای پەروەردگار لە قورئاندا لە 114 سوورەتدا سوورەتی بەناو ئیسرا دەبەزاندووە و بۆ ئەوەی تێبگەین لەو مەکانەتەی ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام. هەر لە یەکەم ئایەتیشدا خوای پەروەردگار بە دەرحەقی ئەو بابەتە، ئەو باسە، ئەو موعجزە گەورەیە خوای متعال جل جلاله باسی کرده. سبحان الذي أسرى بعبده من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا عجبا. خوای پەروەردگار جل جلاله پێغەمبەری نازدار صلى الله عليه وسلم کە سەر زەوی کاتێ دژایەتی ئەم خۆشەویستەی خۆی دەکەن، خوای پەروەردگار لە حەوتە بەقەی ئاسمان داوەتی دەکا و ناوی دێنێ بە عەبد، واتە ئەی ئوممەتەکەی زیادەڕەوی نەکەن لەم عەبدەیە، بەڵام مەکانێکی گەورەیە، عەبدێک و ئاساییەک نییە وەک ئێمە. تێ نەکەوین وە کەسانێک غولوو بکەین لە پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام بیبەینە ئاستی خوا پەناماندا، و کەسانێکش نەبین پێغەمبەر وەک عەبدێ تەماشای بکەین و وەک خۆمان تەماشا. ئەمە هەردووی هەڵەیە. پێغەمبەر ڕاستە عەبدە، بەڵام وحی هاتووە و جیاوازە لەگەڵ من و تۆدا. لە هەرچی شوێنێکدا ناو ئەو خۆشەویستە هات، واجبە لەسەر تۆ بڵێی صلی الله علیه وسلم. ئەگەر وانەڵێی تۆ ڕەزیلی سبەینێ پێغەمبەر گلەیی لێ ئەکا و خوای گەورەش لە خۆشەویستەکەی دێتە جوا و پێت دەڵێ بۆ سلااوات بەسەریانەدا. ئەم پێغەمبەرە نازدارە عەلەیهی سەڵات وەسەلام جێی نابێتەوە لەسەر زەویدا. دوای ئەوانەی کە پشتگیری دەکەن لە مامی لە خێزانی هەمویان وەفات دەکەن و پێغەمبەری خوا لە مەکەدا جێی نابێتەوە، چێ بۆ تائیف بەردبارانی دەکەن و پێغەمبەری خوا بە دڵشکاوی دەگەڕێتەوە، دەرگای ئاسمانی دەرگای زەوی لێدا دەخرێت و دەچێتە ئەو باخەوە کە زۆر جار ئینسان کە ئەچێ بۆ عومرە و حەج ئەبینی ئەو باخەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە نێزگی تائیفە و گەڕاوەتەوە لەوێی سیاحەتی کردووە. لای عەدی ئەو کەسەی کەوا نەسڕانی بوو دوای بۆ مسڵمان، لەو کاتەدا دوو مەلایکە دێنە خزمەتی ئەی پێغەمبەری خوا، ئەی خۆشەویستی خوا ئێمەی ناردۆ بەلای تۆ، چی فەرمانێک هەیە؟ خوای پەروەردگارە فەرمێ لە حەوتە بەقەی ئاسمانەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بچن بۆ لای، چونکە پێغەمبەری خوا حەزینە، دڵتەنگە، خەفەتە خوا ئەزیەتیان داوە ئوممەتەکەی. چی فەرمانێکا بۆ جێبەجێکەن، داوای حەچی دەکا بۆی جێبەجێکەن. خوای پەروەردگار بەو دوو مەلایکە دەڵێ. بەڵام پێغەمبەری میهرەبانیە، وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین، ڕەحمەتە بۆ ئوممەت، ڕەحمەتە بۆ مسڵمان، بۆ کافر، بۆ گیان لەبەر، بۆ هەموو تەواوی مرۆڤایەتی و تەواوی سەرئەس. ئەڵێ من هیچم ناوێ، بەڵام داوای هیدایەتەکەم بۆ ئەمانە کە نەوەکانیان سبەینێ گەورە بوون و بکەونە دوای ئەم پەیامە ڕاستەی کە من هێناومە. لە دوای ئەمە میحنەتانە هەمووی، دوای ئەوە مەنعکرا کە ژنیان لێ بخوازیە، ژنیان لێ بدەنێ، دوای ئەوە کڕین و فرۆشتن، دوای حیسار بەسەریان، دوای برسێتی ڕەسوول الله عەلەیهی سەڵات، دوای مەنعکردن بچێ بۆ ماڵی خوا کە عومرە بکە، کە عیبادەت کە، دوای ئەوە لە ڕێگادا ئازاریان نەدا، دوای ئەوە کۆبوونەوە بۆی بکوژن، دوای ئەوە دەربەدەری شاری کەن. ئەمانە هەمووی کرا مسلمانە عەزیزەکان. خوای متعال جل جلاله لە حەوتە بەقەی ئاسمان و ئەمانەی هەمووی دەبینێ. قەت مەیوس مەبە تۆ، قەت مەڵێ ئەمانە مسلمانن بۆ خوا دیفاعیان لێ ناکە. ئەوە ڕەسوول الله صلی الله علیه وسلم لە ناو مەکەدایە هەمووی پێ دەکرێت، خوای متعال جل جلاله هەمووی دەبینێ، بەڵام تاقیکردنەوەیە، هەمووی تاقیکردنەوەیە، هەتا ئاخر بەس من و تۆ تاقی دەکرێنەوە. دوور نییە مناڵمان بڕوا، ماڵمان بڕوا، ژنمان بڕوا، خانیمان بڕوا، دەربەدەر بین، هەمووی خوای پەروەردگار لەگەڵمانە بکە، بزان ئێمە چەندێ هەتا تەحەموڵ دەکەین.
لدنيا دا ببينا ها غزة همو مسلمان إيما ليرو ما يزوين إيما لي دوروا خلقي لم دوروا خوي خستفالي أو ظلمة أو استما يعني تنانت أوي لو ركرا ليما بكرا حول زماني ما تسليم بوين بلان تو سيروانك تسليم نبون هتا خواي پروردگار هموي شاركي خاپور کرد خوشويستاني بردوا بنەماڵەی وایە پەنجای ڕۆیشتووە هەیە منداڵی بۆ نەما هەیە منداڵێکی بچووک بەس خۆی ماوە بە تاقی تەنیا بەڵام کۆڵیان نەدا خوا چی هێناوە بە عیززەتەوە گەڕانەوە بۆ ئەو شوێنە بە عیززەتەوە گەڕانەوە بۆ لای ئەوەی کە بەرامبەر ئەو قووەتە قووەتی عالەمی هەموو دنیا وا مەزانن هەر ئیسرائیل و فەقەت نا قووەتی هەموو دنیا بە کافر و بە مسلمانەوە کۆبوون لێ و هەرچی مسلمان شەیە بێدەنگ بوو لێ بەڵام خوا هاتە جواب تۆ تەسەوور کە بە هەموو ئەسلحەی دنیا و بە هەموو ئەوەی کە ئەڵێن متەتەورە لە دنیادا تۆ نەزانی ئەمانە لە شوێن لە چی شوێنەکە ئەو ڕاهێنە شاراوەتەوە تۆ ببینە بە چاوی خۆت یعنی ئەمانە خوای گەورە دەرزێکە بە من و تۆ پیشانیەدا ئەوە یەهودیەکە هەموو دنیا لەی پر دنیا لە ترسیا ناوت بە هاوردایە ئەترسیا ئێستا وا چۆکیشکاوە خەڵق وا گاڵتەی پێەکە ئەڵێ زەعیفترین قووەتە لە دنیادا چکە بۆ خوا دەرسێکی پێدا ئیماندارانی عەزیز ئیسرا و مێراج خوای گەورە دەرزێدا بەم کافرانە بۆی بزانن ڕەسوڵ الله بێپشت نییە کەسێ نییە بڵێ وەڵا بتوانن هەر محەممەدە بیکوژن و تەواو خوای پەروەردگار جبریلە نێرێ بۆ لایی ئەڵێ هەستە لە خەوم دعوەت کراوی لەگەڵ ماوەرە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نانزانێ بۆ چۆ بەڵام دعوەت یەکەن و دوایەوە دڵی مبارەکی شەخ سنگی مبارەکی شەخ دەکەن و جوان دەیشۆنەوە دەیخەنە سەر وڵاخێک پشتی وڵاخێک ئەم وڵاخاتە ئێستاکە هیچ کەسێ لە پشتی سوار نەبووە یان بەس پێغەمبەران لە پشتی سوار بوونە ئەم وڵاخە لە هێزتر بەشتر نییە لە گوێدرێژ دوو لە ڕووجەنابتانەوەیمان بینێ نزمتر نییە ها لە بەینیدا ئەم وڵاخە بەس بۆ پێغەمبەرانە هیچ مرۆڤێک لە پشتیان سوار نەبووە تایبەتە بۆ ڕەسوڵ الله هاتووە عەلەیهی السەلات وەسەلام سوار پشتی بێ لەکوێوە لە مەککەوە بچێ بۆ ئەقسای ئێستا داگیرکەر کە داگیر کراوە خوای گەورە ڕزگاری بکە ئەو ماڵەی کە قیبلەی موسڵمانانە پێشی مەککە هەموومان ڕوومانەکرد لەو ماڵە پیرۆزە بچێ بۆ ئەوێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێ چوو بۆ ئەوێ هەر خۆی نەبوو هەموو پێغەمبەران داوەت کرابوون لەوێ بوون ڕوحیان و بانگدرا و پاشانش پێشوازی کرا لە پێغەمبەری خوا عەلەیهی السەلات وەسەلام پێشنیاری بۆ هەموو پێغەمبەران بکا خاتم الئەنبیا و کتابی پێغەمبەر هەموو کتابی پێغەمبەرانی ترە هەر کەسێ ئیمانی بە ڕەسوڵ الله نەبێ کافرە لا مەحالە هەر کەسێ ئیمانی بە پێغەمبەر بێ ئیمانی بە پێغەمبەرانی ترشە و ئێمەش ئیمانمان بە هەموویانە پاشان دعوت کرا بۆ کوێ بۆ ئاسمان عند سدرة المنتهى ئەو شوێنەی کە جبریل ناتوانێت بچێتە سەرەوە ئیماندارانی عەزیز لقد رأى من آيات ربي الكبرى بۆچی بانگ دەکرێت بۆچی پێشوازی لێ دەکرێت ئیسرا و میعراج بۆی دەسەڵاتی ئەڵڵا ببینێ بۆ ئاەتەکانی خوا پیشانی بدرێ ئەی محەممەد ببینە لە ئاسمان چییە دنیایەکی ترە ژیانێکی ترە مرۆڤەکان کاتین لەسەر زەوی دەگەڕێنەوە بۆم ژیانە هەتا هاتاییە ئەی محەممەد عەلەیهی السەلات وەسەلام کاتە دەچێتە ئاسمان هەر دەرگا ئاسمان و دەرگایەکی لێی دەدەن کەتەلۆکێکیان پێیە ئەگەر ئەو کەتەلۆکە پیشان نەدەن دەرگا ناکرێتەوە ئەو دەرگا ئاسمانەنە بۆ هەموو کەسێ ناکرێتەوە کاتێ لێی دەدەن پێڵێ کێ جبریلە کێت لەگەڵا ڕەسوڵ الله محەممەد عەلەیهی السەلات وەسەلام ئەفەرمێ بەخێر بێ خۆت و میێوانەکەت ئەی جبریل ئەمرمان پێکراوە نیگامان بۆ هاتووە ئەمرمان پێکراوە دەرگا بکەینەوە بۆ کەسێک کە ناوی محەممەد عەلەیهی السەلات وەسەلام دەرگاکان هەمووی دەکرێت هەموو پێغەمبەرانە بینێ ئادەم باوکە ئادەمە بینێ سەلامی لێ دەکات ئەی جبریل ئەمە کێ ئەمە باوکە ئادەم ئەمە باوکی تۆیە و پێغەمبەرە ئەو شەفەرمێ سڵاو لە پێغەمبەری خوا وەسڵاو لە نەوەکەم و ئەچێتە سەرەوە بۆ پێغەمبەرانی موسا عیسا عەلەیهی السەلام یەحیا هاڕون ئیبراهیم هەموو پێغەمبەران هەتا ئاگاتە کوێ حەوتە بەقا لەوێ
جبريل الله أي محمد برو خواي پروردگار چاوەڕێتێتی بچۆ بۆ لای جبريل لەم کاتەدا من جێێری کە شارەزانیم بۆ چۆ بچم چۆن ئەبێ لە کاتی تەنگانەدا خۆشەویست کۆچەوی جێبێرێ جبريل فەرمێ ئەی محەممەد من هەتا ئێرە هیچم پێ دراوە ناتوانم بێم بەڵام مەکانەتی تۆ چیتە سەرەوە بۆ لای ئەڵڵا چۆن موسا چوو بۆ گفتوگۆ لەگەڵ ئەڵڵادا تۆش دەچیتە سەرەوە کاتە دەچێتە سەرەوە بەهەشت و دۆزەخی پێ پیشان نەدرێ ئازیزان موسڵمانە خۆشەویستەکان ئەوەیە غەیبیاتەوە بێ من و تۆ ئیمانمان پێ بێ ئەوە ئاگرە دۆزەخەی وە مەلیکی وە ئەوەی کەوا لە بەردەم دەرگای دۆزەخدا مالیکی ناوەیەکێ لە مەلایکەکان ئەوەی پێ پیشان دەدرێ کاتی ئەپرسێ و جوابی دەدەنەوە ئەوە یەکێکە لە ئەوانەی کە حرەسیات کە لە دەرگای دۆزەخە ڕاوەستاوە ئەو مالکەی کە بیبینی قەت پێ ناکەنی لەو ڕۆژەوە خوای گەورە دروستی کردووە حتا ئەو ڕۆژەی کە ڕوحی لە بەرگا دەرەکرێ پێکەنی نییە ناو چاویدا خوا پەناماندا ئەمە لە بەردەم دەرگای دۆزەخە ڕاوەستاوە ئەو دۆزەخەی کە دەور و پشتی دراوە هەمووی بە خۆشەکانی دنیا وریا بن خۆشەکانی دنیا نەتان خەڵەتێنێ چونکە کاتێک دۆزەخ دروست کرا فەرمووی جبریل بڕۆ تەماشای کرد بینی وە کاتێک باشت دروست کرا وتی خوایە گیان ئەم دۆزەخات کەسێ ناوی ببیسێ پەنا ئەگرێ و نەچێتە دۆزەخ ناچێ بڕوا ناکەم کەسێ بچی کاتێ بەهەشت دروست کرا چوو تەماشای کرد گەڕاوە بینی بەهەشت وتی خوایە گیان ئەم باش دەرکێ ناوی ببیسێ چێتە ناوی وتی دووبارە بچۆ سێریکی بکە ئەم دوانە چوو سێریکی خۆشیەکانی دنیای داوە دەوری خوای پەروەردگار دەوری جەهەنەمدا ناڕەحەتی تاڵەکانش هەمووی عەزیەت و ماندوو کە لە دنیادا ئەوەی ناخۆشە دەوری بەهەشتی گردووە ئەم جاوتی خودایە قسەکەم دەگۆڕم دەیگۆڕم قسەکەم ئەڵێم خوایە خوا پەنا بدا بەهەشت لەوێ کەمی خەڵکی تیا بچێ خوا پەنا بدا لە دۆزەخ کە خەڵک کەم زۆرینەی تیاچێ بەڵام بەهەشتش کەمینەی تیاچێ لەبەرەوەی ڕێگاکانی بەهەشت قورسە و ڕێگاکانی دۆزەخش ئاسانە ئەبێ وریابین خۆشیەکانی دنیا ئەوەی لە شەرع سنووری شەرع خۆشیە ئەوە قەینا بەڵام لە سنووری شەرع کردی ئەو دیوە وریا بەبرە و دۆزەخ دەبا رسول الله صلى الله عليه وسلم کاتێ چووە سەرەوە سێ شتیان بۆ هێنا کە شیریان بۆ هێنا کە عەرەقیان بۆ هێنا کە هەنگوێنیان بۆ هێنا کە هەڵی بژار ئەو شیرە پاکە لەبەری ئومەتی پێغەمبەری خوا لەسەر فیترەتە لەسەر پاکیە ئەگە هەڵەش چاوتاوان بکە بەڵام فیترەتی هەر پاکە ئەگە قسەی بۆ بکەی دەگەڕێتەوە وریابین لەسەر ئەو فیترەتە خەڵک لامانەدا ئەو خەڵکە چیجا خۆمان بێ باوکو دایک بێ چیجا قەوم و خزم بێ چیجا هاوڕێ و ڕەفیق بێ چیجا دەوروبەر بێ دەمان با بۆ ڕێگی خراپە بێ وریابین چکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فیترەتی هەڵبژات ئومەتەکەی یعنی دوای فیترەت دەکەون زۆرینە و پاشانیش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەڵاتی پێدرا ئەم دەعوەتەیە کە چوو بەهەشتی بینی گۆڵێکی ترێی بینی لە بەهەشتا دەستی برد بهێنێ ئیزنیان نەدا وتیان ئەم بۆڵە نابێ ئەمە نابێ دەربچێت لە بەهەشت خوا ئیزنی نەدا وای محەممەد عەلەیهی السەلات وەسەلام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیان لێی ئەو بۆڵەتریە چۆن بوو فەرمووی ئەو بۆڵەتریەگە بم هاوردایەتە سەر دنیا هەتایە ئومەتەکەم لێ بخواردایەتاونە یعنی کاتێ دەڵێن ترێی باشت کاتێ دەڵێن قەسری باشت کاتێ دەڵێن جوانەکانی باشت ئەو ناوانە نراوەلی بۆی عەقڵی من و تۆ بیخوێنێتەوە و بڕکە ئەنە لەوە جوانترە ئیماندارانی عەزیز لەوە خۆشترە زۆر لە دنیا خۆشترە بۆی هەر کەسێ لە ناو قەبردا کاتێ ئەیخەنە قەبر هەموومان جێرین بە تەنیا ئەمێنێتەوە دوو مەلایکە دێن بۆ لای بۆیە سونەتە لە دوای کفن و دفن و کە کردمانە قەبر
سنەتە کەسوکاری لە دەوری ڕاوەستێ سنەت نییە بچنە ئەو دیوە سەرخۆشی لێ بکەن ئەوەی سنەت نییە ئەوە بیدعەیەکی تازەیە ئێمە دامانهێناوە لەسەر قەبر سەرخۆشی نییە ئیمانداران کوا پێغەمبەری خوا سەرخۆشی کردووە لەسەر قەبر کوا سنەتی پێغەمبەر کردووی لەکوێ هێنامان بۆ ئێمە عەقڵی خۆمان هەرچی بڕ بکە ئەیکەینە سنەت و هەرچی بیدعەش بێ بیدعە نەبێ ئەیکەینە بیدعە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم کاتی کردنەکە ناتانە گۆڕ لە دوای گۆڕەکە با خەڵکەکە بچێتەوە کە سوکارەکەی لە دەوری مردوەکەی ڕاوەستێ بە ئەندازەی هوشترێک کە سەر دەبڕێ کە تەوزیع دەکرێت ئەو ئەندازە لە دەوری بن با نەگەڕێنەوە بۆ ماڵ و دوورش نەکەونەوە لێی لەبەرەی لەو کاتەدا پرسیاری لێ ئەکرێ نەکیر و منکەر عەزیزانی من خۆشەویستانی من با ئێمە وا نەزانین هەر کەسێ بێ و دینمان بۆ بڵێ وتر ئێمەش ئامەن و ئەشەنە بیلای بۆ بکەین خۆمان گونەحبار نەکەین هەندێک شتە ئەمڕۆ ئەکرێ وەڵڵا وەبیلای نییە نی لە سونەتا نییە بووەتە سنەت لە سونەتا هەبووە بووەتە ناسونەت چونکە خەڵکێکمان پەیدا بووە بە تەواوی لەو دینە جوانە لەو دینە فراوانە پێ نەگەیشتووە خۆی بە هەڵابە و خەڵکیش بە هەڵابە مسلمانان بۆ خوا پێتان ئەڵێم لەسەر قەور نوێژ نییە نوێژ مەکەن لەسەر قەور دروست نییە و نوێژە لە فکرتان تێپیاوە تەمەنەکان ئەچون بۆ مزگەوتی گەورە نوێشتان ناکرد دەتاوند قەبری تایە بۆ مزگەوتی کرمانجە تاوند قەبری تایە بۆ مزگەوتی سەیدەکان نەتاوند قەبری تایە ئێستا بەچی دینێک بەچی شەرعی ڕوو لەم حەمکە قەبراتەوی تۆ نوێژ دەکەی پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سڵات وەسەلام سێ شوێن نوێژی تیا ناکرێ بڕۆنم حەدیسە بخوێننەوە با خەڵکێ نەکەوێتە پێشتان و فتواتان بۆ بدا ئەفەرمێ سێ شوێن سەر ئاو دوو لە ڕوو جەنابتانەوەی بیسێ حەمام نوێژی تیا ناکرێ مەقبەرە ئەوەی دیاری کراوە بۆ قەبرستان تو چۆن نوێژی تیا دەکەی چۆن قەبرە خەیتە بەردەم خۆت و نوێژەکەی تۆ جەنازەکە گەبێن لە مزگەوتەکە داینە نابێ ڕوو لە جەنازەکە بکەی لەورە چۆن ڕوو لەم حەمکە قەبرە ئەکەوی نوێژ دەکەی عەزیزانی من مسلمانانی خۆشەویست هەندێک شتەی ئەبێ ڕوو کرێتەوە بۆی تێبگەین لە چی حاڵەتێکا دروستە پێشەوەی داخلی قەبرەکەی بکەن لە پێشی قەبرستان لەوێ نوێشکەن ئەنا ببرێتە پێشی قەبرستان دروست نییە وەڵا بان هێزگی قەبرەکەی بێ یەک حەدیثمان هەیە حەدیثمان نییە ئەم حەدیثەش بۆ پێغەمبەرە تایبەتە عەلەیهی سڵات وەسەلام پێغەمبەری خوا لەسەر قەبر لەسەر مردوویەک نوێژی نەکردووە لە دەرەوەی قەبر بێ ئیلا لەناو قەبر ئەو پیرەژنەی کە وەفاتی کرد لەناو قەبرەکەیە بوو چوو نوێژی کرد چونکە نوێژی پێغەمبەر مانای لێخۆشبوونی ئەو کەسەی خۆ من و تۆ پێغەمبەر نین خۆ من و تۆ نوێژکەین لەسەری خۆش نابێ بۆیە عەزیزان ئەبێ ئەو چمکانەی کە هەڵەن کە گێڕن ڕاست کرێتەوە ئەچینەوە بۆ ئیسرا و میعراج پێغەمبەری خوا خەڵاتێکی گەورەیان پێدا لە ئاسمان ئەو خەڵاتە چییە نوێژە ئەوەی کە من و تۆ دەیکەین ئامان و سەد ئامان ئاگاتان لە نوێژەکان ئامان و سەد ئامان چونکە نوێژ لە حەوتەبەقەی ئاسمان کەچی کراوە کە لە حەوتەبەقەی ئاسمان فەرز کراوە و ئەبێ زۆر ئاگامان لێبێ ئەم پێنج نوێژەی من و تۆ دەیکەین پەنجا نوێژە هەر نوێژە دە نوێژە و نوێژەکەش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە قورئانە ئاماژە کراوە بەڵام لە چۆنێتی و شێوازی لە سونەتا دیاری کراوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردووەتی بۆمان صلوا كما رأيتموني أصلي بۆیە ئینسان نوێژ یەکێکە لەوانە لە حەوتەبەقەی ئاسمان خەڵات کراوە بۆ ئومەتەکەی و دوو ئایەتی کۆتایی بەقەرە آمن الرسول بما أنزل إليه هەتا کۆتایی دوو ئایەتی کۆتایی سوورەتی بەقەرە هەر کەسێ شەوان بیخوێنە کافیە بۆی بەسێتی خوای گەورەی پارێزیە بەم دوو ئایەتە لە هەموو شتێک بۆیە ئیسرا و میعراجەوەیە پێمان ئەڵێت ئەو ئیسرا و میعراجە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک گەڕاوەوە کافرەکان بڕوایان نەکرد ئیلا ئەبوبەکری سیدیق نەبێت چونکە ئەوە کاتی ئیمتیحانە کە بڕوای لەوە زیاترش بڵێ محەممەد من هەم بڕوان پێ ئەمە پاڵپشتێک بوو بە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەویست نەبێ بۆی دڵی لە خۆی دانەمێنێ خوای گەورە جەلە جەلالوه پشتگیری دەکا و دینەکەیشی سەرەخاو و بە تەواوی دنیا و بەشەریەتشا بڵاوی دەکاتەوە خوای ڕەحمە لێ بکە عاقبەت خێرمان بکە لە دینەکەی بە جوانی بە چاکی بە باشی خوایە
تێمان بگەینی یا الله خوایە داوت لێ دەکەم بارانی بەڕەحمەت بارێنی یا الله یا الله خوایە داوت لێ دەکەم بارانی بەڕەحمەت بارێنی یا الله خوایە گیان لەبەر بێزمانەکان بارانمان بۆ بارێنی لەبەر ئەو منداڵە چاوگەشانەی کەوا بێگوناحن خوایە بارانی بەڕەحمەتمان بۆ بارێنی یا ربی خوایە لێ داوت لێ دەکەین بە میهرەبانی بەڕەحمەت و بە کەرەمی خۆت بارانمان بۆ بارانی لەگەڵمانە بکە بە کار و کردار لەگەڵ ئێمانەی کە یا الله خوایە سێری خراپەکانمان مەکە سێری تاوانەکانمان مەکە یا الله خوایە بارانی بەڕەحمەت ببارێنی بەسەر هەموو لایەکماندا آمین آمین والحمد لله رب العالمين